ئەمە بەڕەسمی ئەمە چوونە نەتەوە یەکگرتوەکان لەوێ ئێمە یەکەم پارتی سیاسی ژینگە پارێز بووین کە ئێمە لەسەرەوە لەشکرکێشی تورکیا و لەسەر وێرانکردن و تێکدانی سروشتی هەرێمی کوردستان لە منتیقەی بادینان لەلایەن دەوڵەتی تورکیاوە ئێمە یەکەم کەس بوو ئێمە بەڕەسمی سکاڵامان تۆمار کرد لە نەتەوە یەکگرتوەکان و دواترش لە حکوومەت و پەرلەمان وانە و دواتر ئێمە چەندین بانگەوازمان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی لەلایەنە سیاسیەکان لە کوردانی ئەوروپا هەمووی داوامان کردووە هەچ کەس ئاسی خۆیەوە بێدەنگ نەبێت لە ئاسی ئەم لەشکرکێشیەی دەوڵەتی تورکیا بۆ سەرخاکی هەرێمی کوردستان و وەتواتر تێکدانی ژینگە و سروشتی هەرێمی کوردستان هەتا ئێستا ئەنجامێکی نەبووە چونکە پێمان وایە ئەوایە نەتەوە یەکگرتوەکان لەو ڕۆژەوە وەڵامی ئێمەدایەتەوە باە زووتر بەدەم ئەو داوای ئێمە باتێتەوە بەڵام من پێم وایە تا ئێستا هیچ دەنگێکیانەوە هیچ شتێک نەگەشتوتە لای ئێمە خۆ حکومەت خۆی ئاگادارە خۆقابی لە ئەو هەموو تیڤ ئەو هەموو شتێکە لێرە مەسەڵەن خۆ حکومەت خۆ وەکو من و تۆ خۆ سێرێکە جۆی لێیەکی ئەنگای دواتری ئێمە چاوەڕێی شتەکانی ترەوی بەڵام ئێمە ئەوەی کە ئێمە کە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەمان کرد ئێمە کە شتاتمان کرد وەزیری پیشەسازی تورکیاڵێ من دار و خاکەکەم کڕیوە هەل لە دوا بە دوایەوە نی سەعات دوای ئەوە یەکسەری وەزیری پیشەسازی تورکیا قسەی کرد ئەڵێ ئێمە کڕیمانە وە دراوە بە کۆمپانیایەکی گەورەی تورکی بە ناوی کۆمپانیای جەنگیزی تورکیەوە کە ئەو کۆمپانیا لە واری دابڕینەوە پیشەسازی ئەوانەی داروانە ئەو زیاتر ئیشەکە